تماشاوان عزیز وی هفته امی به بانگا هنرمندکی نافدار دست پی بکن. بله سینماگر روجلات کردستان یه نافدار بهمن قبادی جبو جنا جوان آکل روجلات کردستان آلیه هزین ایران یه تاریخ هات قتل کردن بانگک کر هوارک کر. کام گوه بدنه به بانگی که کریه او چگودیه. کاگ مسعودی بارزانی، کاگ نچیروان، کاگ مسرور، کاگ قبادی طالبانی، دکتر برهم صالح، بو بدنگ دانشتون، بو لشبکه اجتماعی کان قصه ناکن، بو براو خشک روش حالاتیه کان حمایت ناکن، بو بدنگ لچیه ترسن، لجمهوری اسلامی ایران ترسن، خلیک اروخه. ایوه مدیا کانتان بقی 2 دقیقه کارنیه، ویدیو دانن کارنیه. وەکو تلویزیۆنێرانە بەیانی تاشۆ بێ لەسەر ژینا قسە بکەن بێدەنگ دامەنیشن ماتڵمە بن بە کامنت و بە قسەی قۆڕ ناتوانن قسەی کوردستانی گەورە بکەن ئیمڕۆ ڕۆژ هەڵاتیەکان پێویستیان بێوەیە ئیمڕۆ ملەتی ئێران کە بەشێکی کوردەکانن پێویستیان بێ ئێمە ئەبێ ڕەت بین لە حکوومەتی فاشیستی ئێران تا بتوانی ڕۆژێ بە مافەکانت بگەی کورد ئەبێ لەمە ڕەت بین تۆزە عاقڵانە بیرۆکەینەوە بە هەڵوا دەم شیرین نابێ خشت بە خشت ئەبێ بڕواتە پێش گام بە گام ئەبێ بڕۆینە پێش بێدەنگ مەبن مەسئولەکانی کورد ئەوانە واڵن ئێمە ڕەهبەرین پێشمەرگەی کوردین ڕۆڵەی کوردین ئەگەر ئەوە حەقیقەت دەڵێ ئیمڕۆ بێ شەهید بی شەهید مە بە قسەکە لە شەبەکە ئیجتیماعیەکان فقط یەکتر بەقی 2 نەفەر یەکتر فاڵۆ مەکەن مەسئولەکانتان و ئارتیستەکان فاڵۆکەن قسەکەن لەگەڵیان مەتنێ بنووسن ئەکسی ئەو دوودانە خارجیانە ئەمانە قودرت بێوە نایە کاکە کورد کەیتە بێ ئەقڵ نییە 4 نەفەری دوا کۆتوو بێ بۆ کوردستان دانیشی ئەکس لەگەڵی بگری ئەبێ بیتە خوارەوە لە سمێز و ساندنەکە وەرە ئەملاوە تۆز باوەش بگرێت بە ملەتەکەت ئەگەر ڕۆژهەڵاتیش ملەتی تۆیە ئەگەر وێنەرت هەیە مدیای کوردی وەک ڕووداوی ڕووخاو لەوێ وێنەرت هەیە ببیانی تاشە و خزمەت بکەی کوردی ڕۆژهەڵاتی شەرەفی نییە ناموسی نییە گە دانیشە دووبارە تۆ ببینە گەر بێدەنگ ببی و ملەتی بە شەرەفی هەولێر بناموسی سليماني مهرباني باشور ji orta kitabê pirtûkê xeber dide bi rastî lê em baş dizanin ku ew kesê ku ew bangî wan dike guhê wan girtiye vîjdanê wan girtiye ji xwe got negirtî bûye bi salan e ev polîtîka nedidan meşandin û gelê xwe bi tenê nedihêştin rastî bêje rojhilat jî perçekê Kurdistanê ye û ê got herî zêde gotina gewre gotina mezin ji bo Kurdistanê bikartînin ewin lê çi felaketê serê gelê Kurd ê herî bêdeng dimînin jî dîsa ewin heyf hezar heyf ev jî weke rûreşiyeke wan li dîrokê bênivîsandin bêguman